باسی خراپی دۆخی دارایی خۆی و هاوپیشەکانیم بۆ دەکات. خەبات فەرمانبەرە و خاوەن منداڵێکی خاوەن پێدەویستی تایبەتە. ئەو دەڵێت لە 100 ڕۆژی ڕابردوودا تەنها یەک موچیان پێدراوە و ئەوە شکاری ڕاستەوخۆی کردوتە سەر بژێوی ژیانیان. هەندی خەڵک وای لاتووە موچەی نەدێتە تۆ ژیان ناڕوە تۆ 100 ڕۆژە یەک موچە وەرگرتووە 100 ڕۆژە تۆ یەک موچە وەرگرتووە یعنی لە ماوەی تۆ بڵێ 3 مانگ زیاتر تۆ یەک موچە وەرگری ئەی تۆ خۆت ئەی گوزەرانی خەڵک ئەی گوزەرانی مناڵ ماڵ و مناڵ ئەیەشێ مەسەلەن کە خاوەن بەداویستێکی بێت چۆن جێبەجێکردی چۆن مەتاڵبەکەی بۆ جێبەجێکی وێز گیان زۆر قورسەتە ئەوەی دۆخی فەرمانبەران و مامۆستایانیش وەکویشی دێتەوە زۆر خراپ. تەنها موچەخۆران نا بەڵکو دواکەوتنی دابەشکردنی موچە لێکەوتەی دیاری بەسەر دۆخی بازاردا بەجێ هێشتووە و ڕوو لە هەر کاسبکارێک بکەی گازندەی خراپی دۆخەکە دەکات. خەریکە لە ڕووی ئابوووریەوە بین بە سیاسی ینی وامالیاتوە ئەزانین ئەمڕۆ بۆ بەیانی چی ئەبێ چی ئەگوزەرێت چی لە شارەکەمانە چی لە وڵاتەکەمانە چی لە ناوچەکەمانە بەڕاستی وەزی خەڵک وردە وەکو تەژویه نەبێت چۆن کەسێک نەخۆشیێکی درێژخایانی هەیە لە هەوڵە هێز و توانە و قووەتێکی باشی هەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ بەرەو پوکانەوە ئەڕوات. چین و توێژە جیاوازەکان دەڵێن لە ململانی نێوان هەرێم و ناوەند میلەتی کورد باجەکەی داوە و کاریگەریەکانی نەبوونی موچە و شایستەدارایەکان تا دێت زیاتر دەبێت. هاوکات نیگەرانن لە خراپی ئادای نوێنەرانی کورد لە بەغداد. بازار ئەتوانین بڵێن هەر نییە نە لە بەرز جەژنانە چێت ینی بەڕاستی هۆکارەکە شێوەیە مەعاشە نییە پارەی پێنیە پێویستیاتی ژیان زیاد بووە چەندین ساڵە مەحاڵمانە چەندین ساڵە خۆش تاگاداری چەندین ساڵە ئەم وەز ئەدروزە بێ مەعاش لە بەغاوە هاو نەهاو ناو ینی نازانین چی بکەین خۆشمان کە دوکاناری نازانین چی بکەین ینی مەگەر دوکانەکان بەجێ بێڵی. زیاتر لە 10 ساڵە موچەخۆرانی هەرێم بە ومێدی باشتربوونی دۆخی دارایی هەرێمن و چاوان لە ڕێکەوتنی هەردوو حکومەتی ناوەند و هەرێمە کەچی ساڵ ڕادەسی ساڵ دەکەن و سەرباری دەیان ڕێکەوتنی هەردوو لە بەڵام تا ئێستاش کێشمەکێشمی نێوانیان بەردەوامە و ساڵانە موچەخۆرانی هەرێم چەند موچەیەکیان پێ نادرێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.